دوای 6 ساڵ لە ڕیفراندۆم هێندەی دیکە ئەو ڕاستیە دەردەکەوێت کە پرۆسەکە لە بری لاوازکردنی عێراق و بەهێزکردنی هەرێم بۆ هۆی بەهێزکردنی دەوڵەتی عێراق و قەوارەی هەرێمیشی تا ڕادەی هەڵدێر و خزان لاواز کردووە. بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم عێراق لەلایەن وڵاتانەوە وەلانرا بوو. خاوەنی سوپایەکی تێکشکا و سەروەریەکی پێشێلکراو بوو. بەدەست داعش و گروپەکانی دیکەوە گیری خواردبوو. دۆخی ئابووریشی بە جۆرێک بوو پەنای بۆ قەرزی نێودەوڵەتی بردبوو. بەڵام ڕیفراندۆم شەرعیەتێکی نوێی بە عێراق بەخشی بۆ سەرکوتکردنی هەرێم بە پاڵپشتی دەستی دەرەکی. ئێستا عێراق لە ترۆپکی هێزی خۆیدایە. بە درێژای مێژوو یەدەگی دراوی بیانی نەگەیشتوەتەن بڕێ ئێستا و داهاتی نەوتی بەهۆی بەرزی نرخی وزەوە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. ئێستا پێگەی عێراق بە جۆرێکە گرفت بۆ هەرێم دروست دەکات و لە سۆنگەی هێزەوە قسە دەکات. هەرچی لەبارەی هەرێمی کوردستانیشەوە پێش ڕیفراندۆم کوردستان وەک نیمچە دەوڵەتێک مامەڵەی دەکرد و هەولێر ببووە وێستگەی هاتوچۆی سەرۆگوەزیران و وەزیرانی دەرەوەی زلهێزەکانی دنیا. بەڵام ئێستا بۆ پێشوازیکردنی وەزیری وڵاتێکی ئەوروپی دەبێت سەرۆکی هەرێم و بەرپرسان بچنە بەغدا. پێش ڕیفراندۆم ئاڵای کوردستان لە حەمرین دەشەکایەوە. بەڵام دوای ڕیفراندۆم هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووکیش قەدەغە کرا. ئەمە جگە لەوەی نیوە زیاتری خاکی کوردستان لەژێر دەستی هەرێم دەرهێنرا و نیوەکەی دیکەشی ڕادەستی قەیران و برسێتی و نانبڕین و بێموچەیی کرا. وەزعمان زۆر باش بوو، زۆر بەهێز بووین. ئەمری ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریش ڕای دەگەێنێت هەتا ڕۆژی ڕیفراندۆم دۆخی هەرێم زۆر باش بوو. بەڵام لە دوای ڕیفراندۆم و گوێنەگرتن لە سیاسەتی نێودەوڵەتی هەرێمی کوردستان خلۆر و شۆڕ بووە و تێکشکانی دەستی پێکرد. بەڕاستی هەتا ڕۆژی ڕیفراندۆم بارودۆخی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕەوە لە ئێستا جیا بوواتە زۆر باشتر بوو. لە کۆمەڵێک ڕوەوە وەزعمان زۆر باش بوو، زۆر بەهێز بووین، ئەمری واقع بووین. وڵاتان ڕۆژانە داتنە ئێرە و سەردانیان دەکردین. ئەگەر چی بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر جار لە لێدوانەکانیان دەڵێن کاتی خۆی ئێمە کە دەچوینە وڵاتان یا لێرە مەمنون بوون مۆزەفێکی وڵاتێک ببینین، بەڵام سەرۆک وەزیران داتنە هەرێمی کوردستان کەواتە ئێمە حکومەتێکی ئەمری واقع بووین. بەڵام لەو ڕۆژەی کە ڕیفراندۆم کرا کە حسابمان بۆ ڕێی وڵاتان نەکرد و گوێمان لە سیاسەتی نێودەوڵەتی نەگرت، ئیتر بە تەئکید یعنی لەو کاتەوە خلۆل بووینەوە، شۆڕ بووینەوە، شکستمان هێنا، تێشکاین. ئەو تێشکانە لە کۆمەڵێک ڕۆوە کە ئێستا هەندێک لە وڵاتان دێن جۆرێک لە تۆڵەمان لێ دەکەنەوە. ئەگەر ئەو کاتە کۆمەڵێک کێشە بن ئێستا کێشەکان چەندانە بوونەتەوە. بەغدای تازەش ئەم کارە ساتە قەرەبوو دەکاتەوە بۆ گەڵی کوردستان. پەلەپڕوزەی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و هەڵپڕوسکاندنی پرۆژەی سربەخۆی کوردستان وای کرد وڵاتانی زلهێز و ناوچەکە بنەمای یەکپارچەی خاکی عێراق پەسەند بکەن و پێیان وابێ پارچە پارچەکردنی عێراق لەم قۆناغەدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەشڵەقێنێت. ئەمەش زیان لە بەرژەوەندیەکانیان دەدات. بەم جۆرە دەرفەتێکی بێوێنەی مێژووی بۆ گەلی کوردستان کرایە قوربانی کە لە ڕەقی و گوێنەگرتن و بێباکی ژمارەیەکی کەم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە نە لە هەلومەرج و نە لە سیاسەتی نێودەوڵەتی تێگەیشتن. بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم.